ئەگەر پابەندبوون بە قورئان و سونەتەوە هێشتنەوەی ئەم دینە بێ لەسەر بنەمانە گۆڕەکانی و نەهێڵێ سەرکەش و ملهوڕ و نەزانەکان دەستی تێوەردەن لەوانەی کە خۆیان وەکو شوێنکەوتوی دینەکە ئەناسێنن ئەوە گومانی تێدا نییە کە جیهادیش هێزی دەستدرێژی دوژمنانی دەرەکی و یاخیبوان و لادەرانی ناوەکی لە بەها پیرۆزەکانی دینەکە و مسلمانان دوورەخات. ئاەتەکەی سوورەتی حەدید ئەو دوو هێزە شەڕانیەی پێکەوە باس کردووە کە ئەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس وليعلم الله من ينصره ورسوله بالغيب إن الله قوي عزيز. يعني بتأكيد ئێمە کە پێغەمبەرانی خۆمانمان بە بەڵگەی ڕوون و ئاشکراوە ناردووە و پەیام و تەرازوشمان لەگەڵا ناردوودنەتە خوارەوە هەروەها ئاسنیشمان ناردۆتە خوارەوە کە مایەی هێز و توانا و بەرگریە و سوودی خەڵکی زۆری تێدایە بۆ ئەوە بووە تا خەڵکی دادپەروەرانە کاروباری خۆیان بەرن بەڕێوە بە دیاریکردنی مافو ئەرک و دەسەڵاتیان بێگومان تا ئەو ئەرکەش ببێتە مایەی تاقیکردنەوەی خەڵکی تا خوای گەورە بزانێ چێ خۆی و پێغەمبەرانی سەرەخە چێ بەرگری لە پەیامەکەیەک خوا خۆی گەورە بەهێزە ئەتوانێ بەرگری لە دینەکە و لە پێغەمبەرانی بکە بە دەسەڵاتی شەوە توانێ خواسی خۆی بهێنێتە دی بەڵام ئەمە بۆ هەنجەت بڕینی خەڵکەکەیە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فەتاوە لە بەرجی 35 لاپەڕە 36 ئەفەرمێ دین بەو سێیە نەبێ پیادە ناکرێ بە قورئان و تەرازوو و ئاسن قورئانەکە ڕێنماییە کات و ئاسنەکەش بەرگریە کات و ئەیپارێزێ